دەست پێ دەکەن بەڵێنەوەیەکی تەواو بۆ ئێوەش هاوکار بن دوکاندارەکان هاوکار بن بۆ ئەوەی بۆ خۆیانە بەسەری پایتەختە یان هەتا ئێستا ئەمە معناتی کارەبای ڕێسی بەرنامە هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئینشاڵڵا شتێکی وا بکەین کارەبای دایم بۆ هەموو کوردستاندا بین هەر یەکێک پێدەویستی خۆی هەیە هەمووشی ضرورە و هەمووشی لە بەرنامەدا ئینشاڵڵا بتوانین بیکەین ئەمە ئینشاڵڵا خۆتان سەلامەت هاوشانەی تر هەمووی عیلاج دەکرێن ئەوەی پێمان بکرێن بۆیە هاتوومەتە ئێرە بۆ ئەوەی لۆمان ساکەوە دڵنیاتان بکەمەوە ئەوەی پێمان بکرێ بۆ یارمەتیدانی ئێوە دەیکەین والله جنابی محافظ ئاسایش حريق هیچ کەس کەم تەرخەمی نەکردیە قضا و قدر هاتیە قدر الله وما شاء فعل ئەندۆ ساغ بن جنابی سەرۆک ساغ بی هەمومان بە قوربانی والله تەقسیرتان نەکردیە ئەوە یەک لە تەحەدا گەورەکانی حکوومەتی جەنابتە بەخۆی کاکە انشاءالله و ناستەمێن غەمتان نەبی هەولێر ناسەمێن زۆر دژاتی دەکرێت بەڵام انشاءالله خۆمان لەگەڵ ئەمڕۆ باش بن ئەمە باشن قوربانت قوربانت بەڕێزان مێمە هاتین لە نزیکەوە بۆی ببینین ئەم ئاگرەی دوێنێ شەو لێرە کەوتەوە بە حقیقەت هەمومانی نیگەران کرد و هەر لە دوێنێشەوە ئێمە لەگەڵ جەناوی پارێزگار و برادەرانی تر لە سەرخەت بوو وای بزانین دەتوانن بە زووترین کات ئەم ئاگرە کۆنتترۆل بکەن بۆ ئەوەی زەرۆر ژیانەکان کەم بکەنەوە ئەم ڕۆژ هاتین بۆ ئەوەی بە چاوی خۆمان ببینین چەند زەرەر و زیان بەو خەڵکە کەوتووە کە بە حقیقەت ئێمە هەمومانی دڵگران بووین و نیگەران بووین بەو حادسە ناخۆشە و بەتایبەتی ئەم شوێنە کە بەنسبەت ئێمەوە شوێنێکی ئاسەوار و کۆن و مێژووی و ئابووری و کەلتوریشە هەم بۆ شاری هەولێر هەم بۆ هەموو خەڵکی کوردستان لەبەرەوە ئەمە گرنگیەکی تایبەتی هەیە سەردانی ئێمەش بۆ ئەوە بووە بۆ ئەوەی دڵنیای خەڵکی هەولێر بە تایبەتی بکەینەوە کە ئەوەی لە توانای حکوومەت یاریمی کوردستاندا بێت بۆ یارمەتیدان یانە بۆ نوۆژەنکردنەوەی ئەم بازارە ئینشاءالله تەقسیری ناکەین و دەست بەجێ برادەران ڕادەستپێرین بۆ ئەوەی دراسەتی سەرەتایی بکەن لەگەڵ یونسکۆ ئەوانەش ئەبێ هەمانگی بکەن چونکە ئەمە شوێنێکی ئاسەوارە شوێنێکی مێژوویە کە چۆن بتوانین و ژەنیان بکەینەوە و یارمەتی ئەو پیشەکار و خاوەن دوکانەکانیش بدەین کە بتوانین چۆن یارمەتیان بدەینەوە لەو زەرەر و زیانانەی کە پێیان کەوتووە ئەوەی من داواکارم و داوا لە حکوومەتیش دەکەم و ڕان دەستپێرم بۆ ئەوەی لێکۆڵینەوەیەکی جددی بکرێت لەم هەموو ئاگرکەوتنەوانەی کە بەتایبەتی لە شاری هەولێر و دوهۆک لە ماوەی و ماوەی ڕابردوو کە ڕوویان داوە وای بزانین ئایا ئەمە دەستیان قەستە کەسێک لە پشتەم شتانە یانیش لەوانەیە هەر لەبەر کەم تەرخەمی یاخود جێبەجێ نەکردنی ڕێکارەکان ڕێنەمایەکان کە چەندین جارە داوا دەکرێت پێویستە دوکاندارەکان هاوڵاتیان هەمویان ڕێنمایەکان جێبەجێ بکەن و یارمەتی خۆیان بدەن و یارمەتی حکوومەتیش بدەن تاکو خوا نەخواستە ئەم جۆرە ڕووداوانە دووبارە نەبنەوە من لێرەوە داوا دەکەم ئەم لێکۆڵینەوە بە زووترین کات بکرێ ئێمە پێش ڕوودا و ناکەوین من نامەوێت لە ئێستاەوە بڵێم کە هوکارەکان چین چونکە تا ئێستا بۆ ئێمە دیار نەبووە بەڵام هەرچیەک بێ پێویستە ڕێکاری پێویست بگیرێتە بەر تاکو ڕێگری لە دووبەرەبوونەوەی ئەم جۆرە ئاگرکەوتنانە بکرێت و داوا دەکەم لە پارێزگاش کە لە زووترین کات ئەو شوێنانەی کە شوێنی گشتین دەست بەجێ دەستکەن بە دامەزراندنی یەکەی ئاگرکوژینەوە لێرەوە من سوپاسی ئەو خۆشەویستانەش دەکەم کە لە دوێنێشەوە زۆر ماندوو بوون و ژیانی خۆیان خستە مەترسی فاوەی سەر و ماڵ و شوێنی ئەم کاسبکارانەی کە لەم بازارەدا هەن بپارێزن جارێکی تر دەستخۆشتان لێ دەکەم سوپاستان دەکەم شانازی چەند پێوە دەکەین هەمووتان ئینشاءالله سەرکەوتو و سەرفەرەز بن و دەستخۆشی لە پارێزگار و هەموو بەرپرسانی تریش دەکەین کە بە پێر خەڵکەکەەوە هاتنی ئێمەش بووەوە بۆ جارێکی تر داواتان لێ بکەم ئێوە ڕێنمایەکان وەکو کە هەن جێبەجێ بکەن بۆ پاراستنی سەر و ماڵی خۆتان و حکوومەتی ئێوەیە ئەوەی لە توانایدا بێ بۆ نوۆژەنکردنەوەی ئەم شوێنە و بۆ یارمەتیدانی زیان لێکەوتوان ئینشاءالله تەقسیری ناکەین و لەگەڵتان دەبین و ئینشاءالله ئەمە دووە ناخۆشی بێت و دوای ئاگرکەوتنەوە بێت و لەمە و دواشتی وا دووبارە نەبێتەوە جارێکی تر سوپاستان دەکەم و هەر سەرکەوت